طيب تجي الكلاكين الخليفان اوه يا الله ياخذ البش ديارة والله كاك سامان عبد الله خداني قرقي كو بشويك الراستا خوش كلاكين خليفان قال مدى كاك سامان افدمي تباش قالك سباس تو قرقي خود قال منا با لك ما برسم ناوي تو سامانه قرقكت ناوي هي وكو او خلقي مثلا بشي لو صك بخي ودكن يا ناوي ني هر قرقو ناوي بەڵێ گورگەکەم ناوی بۆبیە بوبي بەڵێ بۆبی ئێستا ئەگەر بانجی کەی بوبی دێتەوە لای تویان نایە چکە ها ئێستا خەریکی ئیشێکی تایبەتی وەڵا لەوانەیە بێتەوە لام لەوانەیە کاک سامان چوون بوو یەکەم جار فکرت لەوە کرد مەسان پێش ئەوی بوبیت هەبی مەسەن ئەو گورگە چه ئاژەڵێکی دیکەت بەخێو کرد یان ئەوە یەکەمین ئاژەڵەوەها بەخێوکەی بە تەمای چی دیکە بەخێوکەی وەڵا یەکەم ئاژەڵ نییە پێشتر زۆر ئاژەڵی ترم بەخێو کرد وەکو ڕێوی و هەسپ و تورگ و چەندەهان ئاژەڵی تر بەڵام لە هەمویان دڵگیرتر گورگەکەیانە جیاوازی بەخێوکردنی ئەو گورگە لەگەڵ بۆ نمونە ڕێوی چ جیاوازیێکی هەیە زەحمەتترە ئاسانترە بەڵێ وەڵا ڕێوی سیفەتەکانی لەدەست نادا ڕێوی کەمێک زەحمەتە بۆ ماڵیکردن هەرچەندە ماڵش نابێت چکە دەست لە پەلەوەرەکان هەر ناشوات هەر ڕاستەخۆ پەلەوەرەکان دەخوا بەڵام گورگ بۆ باشترە فێل بازە ها فێل بازترە لە قەت فێڵەکانی دانانیت باش ئەو گورگە لە چی هینا مەسەلەن بینیت لە شوێنێک گرتیت یان کڕیت لە شوێنێک لە کەسێک وەڵا شوانێک هەر لە چیا بوو گرت بووی منیش زۆرم حەز ئەکرد گورگەی بکڕم لەوم بکڕی ئەی ماڵێ با شوانێک بکڕی لە ماڵێ ئەوانە خوشک و براکانت ڕێگر نەبوون لەوەی مەسە ئەو گورگێ بینیە ناوە ماڵێ و چۆن شتی وا دەبێ ئەو ناوەڵە ڕێگر نەبوون ئەوانیش حەزیان دەکرد بهێن ماڵۆ چکە ماڵیکردنی گوڵک تقریبان شتێکە ئەوەنە ئاسان نییە خیندت مەسەن لە ئینترنێت زانیاریت وەرگرت چوون ماڵیکەی چوون بیکێ گیانەوەرێک مەسەن لە ماڵی بی بەخێویکەیان هەر لە خوتەوە لێ ڕاهاتووی بۆ ئەوەی مەسەن لە شتەکانی دیکە دوورکوێیان خەڵک لێی نەترسێت وەڵا لە ڕێگە ئەتەرنێت نەبوو هەر بخۆ پێشتر هەندێک زۆری شتێترم بەخێو کرد وەکو هەسپ و ڕێوی ئەوانە زیاتر شارەزایم لێ هەبوو زەحمەتترین شتی گورگی چێ مەسەن ها مەسەن لێی بترسی ئەو شتە نەکە هەتا وات لێ کرد کە ئەو سیفەتەی تەرکە بۆ ئەوەی ببتە گیانەوەرێکی ماڵی بە ئاسایی مەسەن لەگە برا گچکە گەمەی دەکرد زۆر ترسناکیش بوو وەڵاهی بۆ مناڵەکان حەزمە کرد ئەو سیفەتە نەبێ بەڵام هەرچەندە سیفەتێکەشی دانانێ درانەکانی زۆر ڕقن ینی کاتێکە مناڵەکان دەگرێت مناڵەکان هەست بۆ دەکەن کە ئازارێ دەدە بەڵام هەرچەندە ئازارچەند نادا بەڵام کاتی دران و نینۆکەکانی زۆر ڕقن قەت ئەتوی بریندار کردووە بە کەڵبەکانی بەدەدانەکانی پێم خۆش نەبوو ئەو سیفەتەبی بەڵام منە ناوەڵام منی بریندار نەکردووە ئەی چی بریندار کردووە بە بەو سیفەتەی بەخوای هاوڕێکی تقریب من نینۆکەکانی وێ داخشاند ئێزە بریندار بوو ئەویش لەبەر بەهێزی ها گورک قەوت و توانایکی زۆری هەیە لەبەر ئەوە خواردنی شتی چوونە مەسەن ڕۆژانە چەند ژەم خواردنی دەخوات چ دەخوا نووسنی چوونە چونکە وا بزانم گورگ شەوانیش بزانم خەوی کەمە نازانم وەڵێ شەوانیش خەوی زۆر کەمە واسەبارەت بە خواردنیش خواردنی دیاریکراوی نییە و ڕۆژانە هەرچی لە ماڵ و لێ بنم هەر ئەویش دەدەمێ و چەندەهان زۆر میوە دەخوات میوە زۆر حەز بە خواردنی میوە دەکات مەسەن دڵمە خواردنی سەرێکی تەنیا گۆشت نییە و من زۆر خواردنی پێ دەدەم بەڵێ دۆڵمە و کفتە ئەو شتانەی خواردیە دووغەوە یان نە ئارێ وەڵا زۆر حەز بە خواردنانە دەکات گورگێکی کوردیە تەواو باشە وەڵا گەمەکردنی لەگەڵ چوونە مەسەن فێرکردن مەسەن ئەگەر بانجی کەی دانیشی هەستا وەرە ئەو شتانەی هەیە مەسەن هەندێک قسە لە زمانت تێدەگایان هیچ شتێ ناگات چکە سەگ هەیە فێری قسە مەسەن چوون بڵێ تێدەگا ڕویشتن و هاتن و دانیشتنی
وڵی بۆ مەسلەی گەمەکردن ڕۆژانە گورگ پێویستە سەعاتێک بۆ 2 سەعات تا 3 سەعات دیاری لەگەڵ بکەیت چکە تاوەکو ئینێرجەکە واتە وزەکەی زیاتر سەر بکات ئەگەر نا تووشی نەخۆشی دەبێت منیش لەبەر ئەوە بۆی تووشی نەخۆشی نەبێت ڕۆژانە 2 سەعات بۆ 3 سەعات دیاری لەگەڵەکەم کەس نەبووە مەسەلەن زمانی شتێ دەکا یعنی شەوانە کە برسی دەبێت ئەی شەوانە کە برسی دەبێ ئێ فەڵێ فەرموو شەوانە کە برسی دەبی یاخود کە تێنی دەبی لە زمانی من تێدەگا دەلورێنێت منیش ڕاستەخۆ دەکا چوم ئاو خواردن پێدا ڕاستەخۆ لورانەکەی چا دەبێت چیتر نالورێنێت واتە من لە زمانی ئەو تێدەگەم ئەوش هەر لە زمانیم تێدەگا یعنی بە شەو درەنگ دەنگە تایبەتەکەی خۆی دەردێنی مەسەن وەکو گورگاوانەی لە فیلم وشتمان بینیوە بەڵێ چ کاتێک زیاد وڵا دەنگیش هەر زۆر بە سافە وڵا بە تایبەتی دەوری کاژمێر 12 شەو یەکی شەو تا سێ بەردەوامە بێت دەرو دراوسی و ئەوانە خزم مەسەن ناڵێن کاکە دەبی فرۆشە ئەوە چێ لە ماڵێ و ترساین گلەی ناکەن مەسەن دراوسەکان لە بەردەنجی مەسەن بوون وەرە کە بە سامە بە ترس ناوەڵ ئەویش حەز بە دەنجی دەکەن کاتێک کە دەلورێنێت دێن ڕسم و ڤیدۆ لەگەڵەگرن چکە دەنگی گورگ ڕاستی خۆشە ئێستا سەگ بەوە ناسراوە مەسەن زۆر وەفیە لە بۆ خاوەنەکەیان ئەوە تا وەکو حرەسێکی ماڵی تایبەت پارێزگاری لە مڵک و ماڵ و خاوەنەکەی دەکا ئەوە ژوایە یان یا الله ئەوە چ دەکە بسم الله بەری بەڵێ وەڵاهی ئەمیان لەگەڵ سەگ جیاوازی لەگەڵ سەگ گورگ ئەو جیاوازی زۆر خۆشتر لە سەگ کە گڵاو نییە هەرچەندە سەگش لە ئەو بۆ فاترە بەڵام لەبەر ئەوە گورگەکەم خۆشتر دەویست گورگەکە گڵاو نییە بەڵام بۆ مەسەلەی وەفا سەگ زۆر لە گورگ بۆ وەفاترە ئەوە بە وەفاترە ئەویان سیخم پێ هەیە بۆ پاسەوانیکردنی ماڵ و بەڵێ سە بۆ وەفاترە سەگ بە وەفاترە کاسەیەکە سیخم هەیە بیکەمە پاسەوانی ماڵ و ئاژەڵەکان بەڵام گورگەکە ناوەڵە سیخم پێنێ بیکەمە پاسەوان کاک سامان ئەوە مەسەن باسی گڵاوی ئەوانت کرد چکە ماوەیەک بوو مەسەن بابەتی بەخێوکردنی سەگ و ئەوانە مەوزوعێکی گەرم بوو ئەوە حەڵاڵەیان حرامە بەخێوکردنی نازانم پرسیوتە لە مامۆستای ئاینی ئەوانە شتێکی ئاساییە لە ڕووی ئاینیەوە دەڵێ بەخێ گورگ یان سەگ گورگ یان سەگ وڵاهی ئەوەنەی پرسیومە کە ئەگەر هاتوو برسینەکەی تێنینەکەی ئەوە حەڵاڵە سەگیش هەر بەو جۆرە سەگە ئەگەر بۆ پاسەوانی تڕاگرت ئەوە حەڵاڵە بەڵام ئەگەر هاتوو هەر بە ئیشی لە ماڵەوە بی ئەوە حرامە بەڵام گورگەکە من تێریەکەم و خواردنی پێ ئێم کێشەی نییە سەگ مەسەلەن بۆ نمونە جۆرەکانی زۆر مەسەلەن بۆ نمونە ئەی وڵاتانە ئەوانە ئەوەت پرسیوە هیچ وڵاتێکە یان لە کوردستان بووە هەر مەسەلەن ئەسڵەکەی لە شوێنێک بووە هاتەوە کوردستان سەگ نە ئەو گورگە بەڵێ پرسیارەکە دووبارە کۆگەزێت ئەزیەت نەبێ بەڵێ ئەڵێم ئەو گورگە هیچ منتەقەیەکە ئەگەر معلوماتت هەبی ئەو هەر ئیمەنتیقی خۆمانە یعنی کوردستانە ئی دەرەوە نییە کە گورجی منتیقی خۆمان دیارە بەڵێ ئی کوردستانە بەڵێ کاک سامان ها باسی پەلەوەر و مریشک و ئەوانەتان کرد مەسەلەن کە دەیان بینی حەزی لێ بچی بخوا هەتا ئێستا چەند مریشک و پەلەوەری ئەو خەڵکی خواردیە ئەوەی گوندی هی خۆتان تووشی مەوقفی وا بووی مەسەلەن شەرمەزار بووی وەڵاهی نەمهێشتە شەرمەزارم نەمێشتەوە بەڵام ئەگەر ئێستا بەری دەم ئازاری پەلەوەرەکان دەدات بۆ گیانەوەران کێشەی نییە بەڵام بۆ پەلەوەرەکان کێشەی هەیە منیش تا ئێستا نەمێشتۆ پەلاماریام دات چکە دایم زنجیری لە ملا لەبەر ئەوە بیستمە کە بەتەمای بیفروشی ئەگەر بەڕاستی پێم بڵێ لەبەرچی دەیفروشی ئەوەتە گەورە بووە مەترسی زیاتر بووە یانیش بەتەمای مەسەن بیە بیدێ باخچەیەکی گیانەوەران لەوێ زیاتر جوانتر بەخێویکەن مەبەست چییە لە فرۆشتنی بوو واللهی گورێک هەتا بچووکتر بوو سەبرەکەی زیاتر بوو یعنی کە بچوو و مناڵەکان دەتوان یاریان لەگەڵی بکەن ئازاری مناڵەکانی زۆر نادا مەسەن قوت و تاقەکەی زۆر نەبوو بەڵام ئێستا کە گەورە بوو منیش لەبەرەوەی کاروشتی زۆرم هەیە بیرم لە فرۆشتنی کردەوە لە حەدیقەی حەوەنە زیاتر داوان دەکرد بەخۆی ڕەگەزەکەی میە دەبی یان بە شووی بدەی مەسا مێردەشی بوو بینی نابی هەر سینگل بیان ئەوەتە دەبی بفرۆشی زەحمەتە والله ئێزا بیرم لە فرۆشتنی کردوتەوە
تو کاک سامان عبدالله تو میره که بسات میره تو شیعه و سا گرگه که بتیا گرگه که مالی اوه یا بزحمته دست خوشیش بویتا لی هزار تندی داب که از بار که باشتر گیانورد نوا سروشت خوی تایبه دابد سامان عبدالله خدانی گرگه مالی کو ناوی بوبیه با که راست خو ج خلیفان هین گلمه دابون گلک سپاس بوه خوشحال بیم سلاف بو گرگی جی قادی نزا چا سلافت مگهین یعنی صانه هر بجی صلاة النبي بخير تسعة